لکهلکاره سروی عرضا بالا لباجار هولێرێ بابێ شاهین و زارۆکێن خوا هەر ئێوار کۆنی خوا بەدگرن دەست بەکارێ خوا دکن. براشتنا گۆشت و بتایبەت کەباب و باسک خواردنا هەری زێدەتر گۆشبن دەستێ بابێ شاهین دەردەکەوە. عرضك فالاي استرجع دين بس مدوري جعدين دام الكسي تنه يعني ومش خورت الشغل اداره اخو بكن كريا اخو بدركين معيشتها اخو مهر الدبي دريا عالم بيبن ام معلمين جوجن بشغل مكار بكن ام كفلتي اخو خدي بكن ام ناس اخو واجباتي مهنه ملتزماتي مهنه بوي تدبير اخو بكن هو كيف من زياده دلێ بابێ شاهین وەکاوی گۆشتێ سەر ئاگر دسووتە و گازیتکە گۆدەدەمەک نێزیکدا بەگەرە ڕۆژ ئاوایە کوردستانێ. هين ام روجافا معالم بمليون درت كتن روجافا خانيه خد فروتن تشون ام ازيك جيم اوروبا والمانيا بيغ ويران منطقه جنب بيغ ويران ازنار ميدي از دفج الولات خبرنا حاليا ذات فيدك بس بونا تدبيرها معيشتها اما اجوز درك اوروبا وازنار. محەممەد کوێ بابێ شاهین لە ڕۆژ ئاوایە کوردستانێ کامێرامان بوو ونها ئەو گۆشت حازر دکە و ئەو دەبێژە کۆ گۆشتێ خوا لەسەر شێوازە ڕۆژ ئاوایە کوردستانێ حازر دکە و ئەو دەبێژە کۆ پێویستە گۆ مرۆڤ هەر کارێکیدا ئەو سەرکەفتی بە. حرز بوونی خۆچێتکن و تێنجەمە یعنی یەکی وەرجەمە دایمە تێجەمە جەم غێریمە بیش تێجەمە جبەر گۆشتمە خۆش تەدبیرای نەخۆش ئاوەک ئاڕۆژاوە وەکوێنە يعني كردي من روجافا يكتب هذاك اول جار بدي دواب خوتين سيا جارا کەسێن گۆ سەردانا بابێ شاهین دکن نەتەنێ خەلکی ڕۆژ ئاوایە کوردستانینە لێ خەلکی باشووری کوردستانێژی هەنە. بەڕاستی خواردنش زۆر بەتامە ڕۆژانەکە دەین خاوێن و باوێنە ئەی ئەم ڕۆژێ ئەمە لێ ڕازی نابرێن ئەم ڕۆژێکە دەی ناوین دەخۆین دەکوانە زۆر خاوێن و باوین دەبین و لێ ڕازینە. خەلکی ڕۆژ ئاوایە کوردستانê پشتی پێلا کۆشبەریê karê xwe guhertin û dest bi karê nû kirin. Lê di navbera karê nû û karê kem de têla serkeftinê qut nebû. Tevê got bavê Şahîn û zarokê xwe li Rojavayê Kurdistanê karên din dikirin. Lê piştî got hatin başûrê Kurdistanê dest bi karekî nû û goşt dibirêjin. Da ku jiyana xwe birûmet derbas bikin. Dilxwaz bi helewî Rûda û Hewlêr.